ئەوەی کە گوێت لێبوو کاک سەلام ینی ئەڵمانیا هاتووەتەوە مەیدان وەک جاری جاران و پلانێکی هەیە بە ناوی بەهێزترین سوپا لە ئەوروپا. بۆ وا دەکات ئەڵمانیا ئێستا ئەم جوڵانە چییە؟ ئەڵمانیا خۆی ئاماداکە نەوەک بۆ جەنگی رووسیا بەتەنیا بۆ جەنگی جیهانی سێم. ئەڵمانیا باڵێ باش بیر لەوا کاتەوە جەنگی جیهانی سێم ئێستا کە بڵین 15 میلیارد یۆرۆی تەرخان کردووە پێشەچی حسابی ئەوە بکە ئەبێ سوپای خۆی بەقووەت بکاتن چونکە ئەڵمانیا ئاها ڕوبەڕووی رووس نابێتەوە ناتوانێتن ڕاست یعنی هەتا کوچەکەکانی ئەڵمانیا کە هەیەی تەنها لە تانکی لیوبارد هەرم مۆدێلە باشەکەی مەسەڵەن حەوت دروست دەکاتن لەگەڵ موسەیەرات بەڵام ئەگەر بیتە سەر فڕۆکەیە تاکو ێستا فڕۆکەیەکی سربەخۆی نییە یعنی ئەڵمانیاچێ لە وڵاتانەیە کە کاتی خۆی لە ڕووسمێک 29 کڕی ئێو فڕۆکانی کە هەیەی ئەگەر ئیرۆفایتەر بێت تایفۆن بێ ڕاست خۆی بەشدارە لە بەرنمەکەی بەڵام بەریتانیا ئیتالیا فەڕەنسا ئەمانە هەمووی بەشدارن ئەگەر بێتە سەر فڕۆکەی تۆرنادۆ کە هەیەی هەر عینیە وڵاتانە بەشدارن تەنها بۆ خۆی نیەتی لەبەر ئەوە ئەبێ چەکێ شتێ دروستکە بۆ خۆی هەتاکو لە موشکی ستۆرم شادۆی بەریتانی هی خۆی نییە هی بەریتانیا و فەڕەنسا ئەوانەیە کە بەشدارەتیای پلانەکەی هەیە پلانەکەی هەیە بەڵێ بێ بگەڕێتەوە خۆی بەخوات کە خۆی بەهێز کاتەوە. باش کاک سەلام راپۆرتێکی نهێنی ئەڵبانیا کە 1200 پەڕەیە بڵاو بووتەوە یعنی تیا باس لەوە کات کە ئەڵمانیا خۆی ئامادە دەکات بۆ شەڕی رووسیا ئەمە ڕێی تێدەچێت؟ بەڵێ شەڕی رووسیا و ئۆکرانیا کۆتایی پێ نایە لێوێنانە باش تو ئەگەر سەیری ئەوروپا بکەی ئەگەر باسی ئەو سێ وڵاتانە بکەین کە لەگەڵ بێلا رووسیا و رووسیا سنووری هەیە وەکو لتوانیا و لاتڤیا ئەمانە بەرامبەر بە ڕووسی ئەمانە هی 48 سەعاتن چی ئەمێنێ پۆڵۆنیا دوژمنی سەرەکی ڕووس شەڕەکە لەوێ سەختە بێ لەگەڵ پۆڵۆنیەکانە ئەگەر باسی ڕۆمانیا بکەین لە باشووریەوە لە خواری ئۆکرانیاوە سیرەکەی لەوێ هەرێمە هەیە ترانستێریا ئەو هەرێمە سەر بە ڕووسە ئەوە کێشە دروستەکە بۆ ڕۆمانیا کە ڕوبەڕووی ڕووس نەبێتەوە دوای پۆڵۆنیا چێ دێ ئەڵمانیا دەست بەجێ ئەبێ ئەڵمانیا خۆی بەهێزکە بتوانێت ڕوبەڕووی ڕووس بێتەوە ئەگەر بەم حاڵەی ئێستا بێتن کە لە ژێر دەسەڵاتی ئەمریکایە ینی ئەڵمانیا چی نزیکی وەکو باسم کردووە نزیکەی 264 65 تانکی لیوباردی هەیەەوە زیاتری نییە وڵات دێمە سەر چەقەکانی بەس ئەوەی کە ئامادەکاریەکان کە باسەکرێ ئەوە چییە یعنی ژماری سەرباز زیادەکە یا چەک و تەقەمەنی ژمارەی سەرباز زیادەکە چەک و تەقەمەنی مەخزوونی خۆی ئەبێ زیاد بکاتن چونکە مەخزوونی ئێستا سفرە نیەتی ئەبێ ئەمانە زیادکە بۆ بێ چەکیش دروستکە چەکی خۆی بە تکنۆلۆژیای خۆی نەوەک لە ئەمریکا و لە بەریتانیا و فەڕەنسا بەشدار بێتن لەگەڵیان نەخێر جا تکنۆلۆژیای ئەڵمانی بێتە پێشەوە سەیرە باش وڵا حەزەکەم توزە باسیەوە بکەین بەڵام پێشەوە یعنی ڕۆژنامەی پۆلیتیکۆ دەڵێت یعنی ئەوروپاش چاوی وڵاتانی تری ئەوروپاچیان لەسەر ئەڵمانیا هەم ئابوووریەکەی بەهێزە و هەم ئەوەی کە مێژوویەکی تاڵیان هەیە لەگەڵ سوپای ئەڵمانیایە ئەوان چی جۆرە ترسێکیانەیە لەوەی ئەڵمانیا بەو بەهێزیی دوای مەسەلەن پێش جەنگی جیهانی دووەم بگەڕێتەوە مەیدان ئەگەر تۆ سەیری ئەوروپا بکەی هەموو کەسێک ئەوروپا وڵاتێکی ئازادە دیموکراسیە سنوور نییە لە بینیانە چووە بەس بڕوا مەکە لە مێشکیان لە دڵیانە ڕق نەبێ هی کۆن نمونە ئەڵمان ڕقی لە فەڕەنسایە تایبەتی جەنگی جیهانی دووەم چی بە فەڕەنسا کرد لە جەنگی جیهانی یەکەم فەڕەنسا چی بە ئەڵمانیا کرد و لە هەمان کاتا پۆڵۆنیا زۆر خاکەیە داگیر کراوە لەلایەن وڵاتانی تر ئەگەر ئەڵمانیا بەهێز بێ و بگەڕێتەوە لەبیری شت نەچێ ئێستا هەتاکو کوردەکەی خۆمان کە لە ئەڵمانیا یان کە تۆ سەفەری ئەڵمانیاکەی بڕۆ لە بەرلین ئێستش نازیەکان لەوێن بوونیانەیە نازیەکان ترسی ئەوانە بگەڕێنەوە بەو ئەگەر هاتنەوە بۆ سەردەسەڵات ئەوروپا ترسی لەوە هەیە تاوان نازیەکان بگەڕێنەوە دەسەڵات وەربگرن واز لە پۆڵۆنیا ئەوانە ناهێنن تۆڵی جەنگی ژیانی دووەم وازی لێ ناهێنن سەریان مەکە باسی دیموکراسی و ئازادیەکەنەوە بخەلاوە بەڵام لە مێشک و دڵە شتێکی جیاوازە نەخێر جەنگدا دەسەخاتە سەریان ئەوانی کە لی سندراوە دەسەخاتە سەری سە بۆ نمونە پۆڵۆنیا لەگەڵ ئۆکرانیا ئێستش ناوچەی شاری لڤیڤێوێتن
هەڵی خۆمە لە جەنگی جیهانی دووەمان لێم سندراوەتەوە دراوە بە یەکێتی سۆڤێت ئۆکرانیا جیابەوە ئەوەڵە هی منە ئەمانە وازی لێ ناهێنن وڵاتان ئەڵبانیا ئابووری ئەڵمانیا بەخۆترین ئابووریە لە ئەوروپا لەوان باشتریان نییە ئەوە پیشەسازی ینی کارخانەی زەخمیان هەیە سەیری ئۆڕالی ڕووسی و یان لۆکهید مارتن و جەنەرال ئەلکتریکی ئەمریکی مەکە بێنە مەیدانی شەکەوە بڕوا بکەوانە و جوودیان نامێنێ لە چاو ئەڵمانیا وڵام من لەسەر و ئابوووریە بەێزەی حەزەکەم شتێکت بەبییر بێنمەوە یعنی ئەڵمانیا بۆ نمونە خاوەنی لە ڕووی بەسەلەن دروستکردنی ئۆتۆمبیلەوە بە نمونە BMW ئاودی و مەرسیدس یعنی ئەمە بودجەیەکی زەبەلاحە لەو وڵاتەیە ئەگەر بێت و مەسەلەن ئەمە ینی لە جۆرێک لە جۆرەکان بەوە ناوێ بن بە تایبەت کۆمپانیای BMW ئەڵێن ئەمە حکومەتێکی سەربەخۆیە بۆ خۆی لەو وڵاتەیە بودجەیەکی زەبەلا هەزاران کارمەند تیایشەکە ینی ئەگەرمە بگوازێتەوە بۆ بابەتە سەربازەکانی ڕەنگە کشتی زەبەلاحی لێ دەرچێت وەی ئێستا بابێنە سەر BMW لە جەنگی جیهانی دووەمە چی دروستە کرد مەچینەی بۆمبارمانی ئەڵمانی دروستە کرد قاسیفە استراتیژەکان ئەو مەچینەکانی دروستە کرد BMW بوو ئێستا زۆر ئاسانە ئەگەر بکەوێتە سەربازیەوە مارسیدس ئاودی فۆکسواگن BMW پۆرش مانە هەموو یەکاتەوە سەربازی کە کردیەوە سەربازی شتێ نوێ تازە دێتە مەیدانەوە چەکێ دێتە مەیدانەوە قەنەعەت بکە تەکنۆلۆژیای ئەڵمانیانی ئەگەر بگەڕێنەوە جەنگی جیهانی دووەم سەیری بکە چێ فڕۆکەی تۆربۆفانی کە دروست کرد بڵین بەرنەر نەفاث چێ دروستی کرد ئەڵمان مسەرشمیدت 262 یەکەم کەسەوان دروستیان کرد چێ موشەکی بالستی دروست کرد V1 و V2 ئەڵمان دروستی کرد چێ باشترین تانک و بەهێزترین تانکی لە جیهانە دروست کرد تایگەری ئەڵمانی مەسەلەن هەت تاکو تانکی ڕووسی لەسەرەوە دروست کراوە کە خوێندیانەوە بێتەوە مەیدان قەنەعەت کە ئەڵمانیا زۆر بەهێزە بێتن زانەکانی ئەڵمانیا زۆر باش یعنی سەیرەکە لەوایە کەیسە جەنابەتە ڕوونکردنەوەدا لەسەر ئەڵمان و بە تەمایشە وڵاتانی ئەوروپاش لە ئێستادا ترسیان لێ نیشتۆ بەرامبەر ئەڵمان باش سەیرەکە لەوەیە کە لە دوای جەنگی جیهانی دووەم تەواو ڕێگری کرالەوەی کە ئەڵمانیا جارێکی تر ینی لە ڕووی سوپا بەهێز بێتەوە یان دروستکردنی چەک و تەقەمەنی گەورە ئێستا خێرەکە ئەم دەرگای بۆ دەکرێتەوە یان ئەگەر ئێستاش نەکرابێتەوە مەیلەکەیە بۆ کردنەوەی دەرگا بەڕووی ئەڵمانیاوە جارێکی تر جیهان هەمووی بەرەو شەڕە ڕوە سەگەر تۆ سەری نەخشەی چین بکەی لەگەڵ تایوانە شەڕ لەوێ حتمی دەست پێکاتن چین و تایوانەوە غەڵەت قبول ناکاتن ینی دەست پێکاتن ئەگەر جەبەی تایوان کرایەوە جەبەی فەنزەوێلا کرایەوە ئەفریقیا ئیسرائیل و ئێران کرایەوە ئەمریکا فریای چیەکەوێتن ئەبێ هێزێک هەبێ لە ئەوروپا کە بەرگری بک لە ئەوروپا چونکە هەموو ئەوروپا سە لە ژێر دەسەڵاتی ئەمریکا بەرگری لیەکاتن ئەوروپا هەمووی دەرەقەتی ڕووس نایە فەرەنسای لێ دەربکەین لەبەرەوە بێ هێزێکی زەبەرە حەبێتن لەوێنانە کە بتوانێت بەرەوری ڕووس ببێتەوە ئەمریکا بەتەنیا ناتوانێت فریا ناکەوێت لە هەموو جیهانە شەڕەکاندا هەڵبگرسێتن و لە هەموو شوێنێ شەڕ بکاتن نەخێت لەبەرەوە ڕێئەدەن بە ئەڵمانیا کە بگەڕێتەوە هەرچەندێ ئەڵمانیا بڵین لە ئەمە متحیدا ینی وڵاتانی یەکگرتوو کە لە دوای 1940 دامەزرا سێ خاڵیان دانا سێ بند ڕاستی بەندەکان بە تەواوەتی لە فکرم نەماوە بزانم 59 و 1970 و 1970 لەسەر سێ وڵات دامەزرا ئەڵمانیا ئیتالیا یابان ئەم وڵاتانە بۆیان نیەچەک دروستکەن بەبێ ئزنی ئاسایشی نێودەوڵەتی و وڵاتانی یەکگرتوو و وڵاتانی دەوروبەر و بۆیان نییە هێز بجوولێنەوە بە هیچ جۆرێکی هەتاکو لە خاڵەکانە نووسراوە ئەگەر هات و ئەڵمانیا هێزێکی جوولانەوە لەم کاتێ بەرەو رووسیا بۆی هەیە لی بدا بەبێ ئەوی بگەڕێتەوە ئاسایشی نێودەوڵەتی زۆریان چەشت بوو بەبێ ئەوەی بەرپرسیار بێت چونکە ئەم خاڵانەمەوە بەڵام ئەم خاڵانە لەم کاتەیە بڕوانە کەم ئەمریکا جێبەجێ بکات چونکە یابان لەگەڵ هاوپەیمانی ئەمریکایە و ئەڵمانیش ناتووەیە و یعنی ئەو خاڵانە لەسەر ئێمە جێبەجێکرێت لەسەرەوان ناکرێتن نەخێر
باشە سەبارەت بە چەقەکان ئەگەڕێمەوە سەر چەقەکانی ئەڵبانیا لە ئێستا پێم وابێت لە درۆن و تانکا زۆر بەهێزە باڵێ بەڵام جۆری چەقەکانی تری لە ئێستاە پێشەوەی کە ئەم پەرسەندانە دەست پێ بکات وی تر تەواو دەرگاکەی بۆ بکرێتەوە لە ڕووی تەکنۆلۆژیاوە ئێستا بەهێزە وەکو جەنابەت ئاماژت پێکرد لە ڕووی زاناوە نوقسانی نییە. ئێستا چی هەیە ئەڵمانیا؟ ئەڵمانیا هەروەکو بە جەنابتم وتیانی چەکی ئەمریکی هەیە و چەکی رووسیشی کڕیوە و چەکی بەریتانی و فەڕەنسیش و خۆشی دروستەکە لە بەرگری و ئەوانەیە بەڵام باشترین چەکی ئێستاکە کە بڵێن موسەیەرەکانە دروستیەکاتن لەگەڵ تانکی لیوباردی ئەڵمانی بەڵام ئەو کەمیەتەی نییە ئەبێ بکەوێتە دروستکردنی چونکە ئێستاکە گەربیتە سەر رووسیا لە ڕۆژێکە لە مانگێکە یعنی 3 تانک فرێداتە مەدانی جەنگەوە بەردەوام دروستەکە ڕۆژانە دروستەکاتن ئەو تانکانەی کە هەیەی ببوورە دابەشی کرد لەسەر وڵاتان وەکو پۆلۆنیا دای پێی بە تورکیای داوە لیوبارد بە ڕۆمانیا بە ئۆکرانیاییدا لیتوانیا ئەم وڵاتانە هەموو وەریان گرتووە ئەو کەمیەتی کە هەیەی کەمە ئەبێت دروستکاتن وە کاتی شێوێتم بەڵام وەکو بە جەنابتم وت ئەگەر مارسس و BM و فۆکسواگن و ئاودی ئەمانە بکاتە سەربازی شتێکی سەیری لێ دەرەچێت وە چەکێکی نوێ دەرەچێتن لەشمان 20 جار.